سەرکردەیەن ئەمریکا و بریتانیا و ئوسترالیا هەفپاریەکە ئەولەکاریەش بۆ هەرێما هەند و پەسیفیک ڕادگهینن. ڕۆنشتوانین باژارێ دهۆکێ بەحسا هەڵبژارتنن عێراقێ دکن. 4 ئەمریکی تەڤلی یەکەم گەشتا سڤیلیا ڤاڵاهەیە عەزمانی دبن. دەنگی ئەمریکا لە واشنگتۆنە پایتەختە سڵاو و ڕێزین من ساڵح دەمیجەرج بووە بینەرن هێژا ئەم کورد کۆنێکشنا ئیرۆ ئینێ هەفتێ ئێلوونێ ژوەرە پێشکەش دەکەن. هەروەها لامێنیشەوە ئیدەمەتان خۆش. ئەمریکا و بریتانیا یارمەتی ئوسترالیا دەدەن بۆ پەرەپێدانی کەشتیەکی ژیردەریایی بە هێزی ناوکی. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی چوارشەمە وتی سەرکردەکانی ئەو سێ وڵاتە هاوبەشیەکی ئاسایشی سێلایەنەی نوێیان ڕاگەیان کە جەختیان لەسەر ناوچەی ئیندو پاسیفیک کردووە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە کۆبوونەوەکی ئۆنلاین لەگەڵ سەرۆکوەزیرانی ئوسترالیا سکۆت مۆریسون هەروەها سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆریس جۆنسن هاوبەشیەکی نوێیان لە ناوچەکانی نێوان ئۆقیانوسی هندی و ئارامدا ڕاگەیاندووە کە ڕێکەوتنەکەیان ناوناوە AUKUS. ئێمە ئەمڕۆ هەنگاوێکی مێژووی دیکە دەگرینە بەر بۆ قوڵترکردنەوە و بە فەرمیکردنی هاوکاری نێوان هەر سێ وڵاتەکەمان، چونکە هەمومان ئاسایش و سەقامگیری لە نێوان ئۆقیانوسی ئارام و هندی بە پێویست دەزانین تاوەکو بتوانین ژنگەی استراتیژی ناوچەکە چارەسەر بکەین و گەشەی پێ بدەین، چونکە ئایندەی هەریەک لە نەتەوەکانمان و جیهانیش بەندە بمانەوە و گەشانەوەی ئۆقیانوسی ئارام و هندی بۆ دەیەکانی داهاتووشمان. ئەمریکا و بەریتانیا یارمەتی ئوسترالیا ئەدەن بۆ پەرەپێدانی کەشتی ژێر دەریایی کە بە وزەی ئەتۆم کار بکات. لە ماوەی 8 مانگی داهاتوودا پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی باشترین ڕێگا بۆ گەیشتن بە ئامانجەکانمان دیاری بکەین. ئەوەش تاقیکردنەوەی چڕ دەگرێتەوە کە پێویستە بیکەین بۆ سەرپەرشتیکردنی بەرپرسیارەتی ناوەکیمان لە ئوسترالیا. ئێمە بەنیازی ژێردەریایەکانمان لە شاری ئەدلەیدی ئوسترالیاوە بە هاوئاهەنگی لەگەڵ ئەمریکا و بەریتانیادا بکەین. هەر سێ سەرکردەکە جەختیان لەوە کردوتەوە کە کەشتیە نوێەکانی ئوسترالیا چەکی ناوکی هەڵناگرن. ئێمە لاپەڕەیەکی نوێی دۆستانە هەڵدەدەینەوە. ئەرکی یەکەممان لەم هاوبەشیە یارمەتیدانی ئوسترالیایەوە بە دەسێنانی کەشتی ژێر ئاوی دەریا. جەخت دەکەینەوە کە بە وزەی ئەتۆمی کار بکات بەبێ ئەوەی چەکی ئەتۆمی هەڵبگرێت. کارەکەشمان بە تەواوەتی پابەند دەبێت لەگەڵ پەیەمان نامەی بڵاونەبوونەوەی چەکی ئەتۆمی. هەرچەندە هیچ کام لەو سەرکردانە ئاماژەیان بە ڕۆڵی چین نەکرد، بەڵام شیکەرەوان ئەمە بە هەنگاوێکی دیکەی هاوپەیمانی ڕۆژئاوا دائنێن لە هەمبەر پێشڕێوەکانی تەکنۆلۆژیا و بواری لەشکری پەکین. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەبێژە هەوایە تند کۆ ئەنجاما گوهارتنا کەش و هەوایە ئەمریکا دخە ڕەوشەکە تەنگاڤیان. ئەو هەوڵ دەدە دوو پرۆژەیە بریاران لێ کۆنگرێسێ دەرباس بکە کۆ نرخەوان بە ملیاران دۆلارن ji بۆ çêkirina ziyanê. Raporta peyamnêra dengê Amerîka lê Koşka Spî Anita Powell ronî dide ser vê mijarê. ئاگرکەوتنەوەی ترسناک باو باهۆزی بەهێزی وێران کرد و بەرزبوونەوەی ئاستی لافاو. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا دەڵێت ئەلبەتە ئەوە وەک خەیاڵ نایەتە بەرچاوت، بەڵکو کەش و هەوا بە شێوەیەکی ترسناک و ناپێشبینی کراو دەگۆڕێ بە باو باهۆزی تند و لافا و ئاگرەکانی کە سەرانسەری کشوەری ئەمریکای گرتوتەوە. لەم هەفتەیەشدا سەردانی ئەو ناوچانەی کرد کە بەهۆی ئاگرکەوتنەوە زیانیان پێگەیشتووە تا داواکاریەکی ئاراستەی خەڵقی ئەمریکا بکات. کەش و هەوای سەخت لە سای ڕابردوودا بای 99 میلیارد دلار زیانی بە ئەمریکا گەیاندووە. با دووبارەی بکەمەوە. کەش و هەوای سەخت لە سای ڕابردوودا بەگشتی بای 99 میلیارد دلار زیانی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیاندووە. بەداخەوە لەم ساڵیشدا ئەم سەجەرەیە دەشکێنین. ئەوە زیانێکی وێرانکەرە بۆ ئابووریمان بۆ زۆربەی کۆمەلگاکان. چارەسەری سەرۆکیش پلانێکی خەرجیە بای 3.5 تریلیۆن دلار کە لە نێوان شتەکانی تردا و بەرهێنان دەکات لە وزەی پاک و ئۆتۆمبیلی بێگازی زیان بەخش و پشتبەستنی وڵاتیش بە پیشەسازیەکانی ژینکە پیسبوون کەم دەکاتەوە. ئەو پرۆژە یاسایی ئەنجومەنی نوێنەرانی تێپەڕاندووە، بەڵام ئێستا ئەوە لە دەستی ئەو 100 ئەمریکیەیە کە لە ئەنجومەنی سینادان. داکۆکیکەران لە ژینگە لە نزیکەوە چاودێری دەکەن و دەڵێن یەکنیگەرانی ئەوەیە کە ئەم پرۆژە یاسایانە پڕن لە بڕگەی تریمایی مشتومڕ کە پەسەندکردنیان دوا دەخات.
پاکێجی ئاشتەوایی تەنها سەبارەت بە گۆڕانکاری کەش و هەوا نییە، هەروە ژمارەیەک بەرنامەی کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت و ئێمە نازانین بەهۆی کامیانەوە دەربازمان نابێت. ڕەنگە داکۆکیکەران لە وزەی پاک ناومێد بن، لەوانەشە داکۆکیکەران لە پرۆگرامی کۆمەڵایەتی ناومێد بن یان هەردووکیان. بەڵام داکۆکیکەران دەڵێن ئەمە پرسێکی بەپەلەیە و بەشێکی وڵاتەکە بەڕاستی گەڕی تێبەر بووە. وەک ئەوەی ئێمە لە هاوینی ڕابردوو بەدیمان کرد و لە ڕاستیدا لە 2 ساڵی ڕابردوودا کارەساتە سروشتیەکان لە سەرانسەری وڵاتدا خراپتر بوون. ئاگرکەوتنەوە لە ڕۆژئاوا باوباهۆزی بەهێز لە کەنداو و ئەو زانیارانەی کە لە دەستەی باڵای زانستیمان دەرئەچێت ئەوەیە کە گۆڕانکاری کەشوهەوا لێرەیە و بە بەردەوامیش خراپترە بێت و ئێمە کاتێکی کەممان لە بەردەستایە تا هەڵوێست وەربگرین و ئەو کاریگەریانە پێچەوانە بکەینەوە. بەرهەڵستیکارانی پرۆژە یاساکە کۆمەڵێک ناڕزاییان خستۆتە ڕوو کەوا ڕێگەی هەرزانتر هەن بۆ بەدەستهێنانی وزەی سەوز، گوایە پیشەسازیە نەریدیەکانی وەک خەڵووسکار لە دەست دەدەن، هەروەها کەوا خەرجی ئەو پرۆژە یاسایە پارەیەکی ئەجگار زۆری تێدەچێت. ئەوە قورس نییە کە ببینین 3 یا 4 تریلیۆن دلاری دیکەی قەرزی حکوومەت کە بەڕاستی بۆ حکوومەتی فیدرالیش باش نابێت. وابزانم ئەوە ئێمە لە قەیرانێکی دارایی نزیکتر دەکاتەوە. دەبێت ئەومان لەبیر بێت کە 10 ساڵ لەمەوبەر چەندین وڵاتانی وەکو یۆنان و ئیتالیا کەوتونەتە قەیرانی ڕاستەقینەی حکومی دارایی و ئابووریەوە، چونکە حکوومەت پارەی زۆر قەرز کردبوو. من دەترسم کە ئەمریکاش بەو ئاراستەیەدا دەڕوات. ئەی باشە ئیستا چی ڕوودەدات؟ بایدن دەڵێت کە سوورە لەسەر تێپەڕاندنی ئەم یاسایە سەرڕای ڕێگرێکان لە کۆنگرس. کۆماریەکانیش لە بەرهەڵستیکردنی یەکگرتوون، تەنانەت هەندێک لە یاسادانەرە دیموکراتەکانیش سەڵیان لێ دەکەنەوە. لە هەفتەی داهاتووشدا ئەنجومەنی سینات بڕیاری لەسەر ئەدات. ڕژێمی کۆماری ئیسلامی ئیران وەکو باز دەکرێت لە 14 ڕابردوودا ئەوەی پێکراوە لە دژایەتیکردنی کورد لە کوردستانی ئێراندا درێغی نەکردووە و ناوچەکەی بە لەشکرتنیوە و زۆر جار هێڕەشی کردووەتە سەر ئەو هێزە کوردیانەی کە لە هەرێمی کوردستاندا نیشتەجین. بۆ تاوتێکردنیان بابەتە ڕۆژنامەنووس و پێشمەرگەی دیێرین هیوە گوڵمەحمەدی ڕاستەوخۆ لە سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە هیوە خۆشاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن، هێزەکانی کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی پێنجشەمەوە بە تۆپ و فڕۆکەی بێفڕۆکەوان بنکەکان هێزە کوردەکانیان لە هەرێمی کوردستان بۆمباران دەکەن. هێڕەشی ئەم جارەیان بە چ بەهانەیەکە؟ سپاس دەکەم کاکجانی و هەروەها سپاس بۆ تەماشاوانەری بەرنامەکەتان. ئەم جارەیان ڕژیم بیانووی ئەوەیە کە دەڵێت هێزەکانی هێزە کوردیەکان دەبێت چەکدا بنێن و لە باشووری کوردستانە دوور بکۆنەوە، لە سنوورەکان دوور بکۆنەوە. بەڵام ئەوە ڕواڵەتی بابەتەکەیە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو ڕەوشەی کە لە ناوچەکەدا هات بە تایبەتی دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و شیمانەی ئەوەی کە ئەمریکا تا ئاخری ئیمساڵ لە عێراقا بکشێتەوە. ئێران دەوێت دەستی خۆی درێژ بکات وە بەشێکی باشووری کوردستان بخاتە بن کۆنتترۆلی خۆی و لەو ڕێگەیەوە بتوانێت هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا لە بەرابەر تورکیەدا زیاتر بکات. کاکە هیوە لەو ناوچانەی کە کراونەتە ئامانج، ئایا سوپای ئیرانی و پازاران ئامانجێکیان گرروپێکی تایبەتە؟ ئەوەندەی کە ئەو بمبارانە دەگرێتەوە لەو نزیکی مەقڕی هێزەکانی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستان ئێران و هەروەها بەشێک لە هێزەکانی کۆمەڵە بووە. بەڵام ئەوانە دوورن لە سنوورەکانەوە، لەو سنووراندا هیچ جۆرە جموجوڵێکی سەربازیان نەبووە، تەنیا هێزی پێشمەرگە لەوێ بەجێکراون، بنگەی سابتیان هەیە، بەڵام هیچ مەترسیەک نەبوون لەسەر ڕژیمیە. هێڕەشەکانی پاسدارانی جمهوری ئیسلامی هاوکاتە لەگەڵ هێڕەشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و پەکەکە، ئایا هیچ پەیوەندیەک دەبین لە نیوان ئەمانە؟ زۆربەی چاودێران لەو بڕواایەدان کە پەیوەندی هەیە لە نێوبەری ئێران و تورکیەدا بۆ ئەوەی دەیانەوێت ئەو ناوچەیە لە نێو خۆیاندا دابەش بکەن، بەڵام هێندێک کێشیان هەیە لەسەر دابەشکردنی ناوچەکە. بۆیە ئەوەندەی ئێران و تورکیا هاوپەیمانی دەکەن، تەنیا هاوپەیمانەکەشیان دژی حزبی دموکراتی کوردستان ئێرانیان لایەنێک نییە، بەڵکو دژی پەژاکە، دژی پەکەکەیە، دژی هەموو هێزە کوردیەکانە کە لەو ناوچەیەدا هەیە و لە ئەنجامی خۆیدا هەموو هاوڕان کە بە دژی بەرژەوەندیەکانی گەلی کوردە لە باشووری کوردستان. کاکە هیواکو خەبەرگوزاری تەسنیم باز دەکات، ئەلی شەمخانی لە کاتی کۆبوونەوەیدا لە ڕۆژ یەکشەمە لەگەڵ کازمی داوایان کردووە کە ئەم هێزانە چەک بکرێن و لە ناوچەکەدا دوور بخرێنەوە. ئێمە زانانی ئەمە بێگومان وەکو فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان دەسەڵاندارانی هەرێم. ئاخۆ کاردانەوە لەلایەن ئەوانەوە یاخود لایەن
لەلایەن کوردیەکانەوە بە چه شێوەیەک بووە؟ هەتاکو ئێستا کاردانەوەیەکی جدی لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەبووە، بەڵام بە پێی ئەو سەرچاوانەی کە هەیە نێچیوان بارزانانی لە کۆبوونەوەی لەگەڵ شەمخانیدا قەوڵی داوەکە داواکاریەکانی ئەوان جێبەجێ بکەن و بە پێی ئەو سەرچاوانەی کە من هەمە حکوومەتی هەرێمی کوردستان حزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جێگیر لە باشووری کوردستانی ئاگادار کردووەتەوە کە دەبێت هێندێ بەخۆیاندا بچنەوە و هێندێک جموجوڵەکانیان و هەروەها هەڵوێستەکانیان سارتر بکەنەوە. بێگومان ئەمە مەترسی لەسەر باشووری کوردستانیش دروست دەکات. ئێمە تەجروبەی ساڵی 60ەکانمان هەیە وەختێک لە باشووری کوردستان جوڵانەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان لەلایەن شۆڕشی باشووری کوردستانەوە سەرکوت کران، زۆر بە ئاسانی ئەوانیش ناچارکان ئاشبەتاڵ بکەن. بۆیە ئەگەر هێزە کوردیەکان ئەم جارە شکست بکەن چێ پەکەکە لە بەرەی تورکیا و چ پەژاک و حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرەی ئێران شکست بکەن، بێگومان زۆر بە ئاسانی باشووری کوردستانی شتێک دەشکێت. کاکێوە لە کاتێکدا تورکیا، ئیران، سووریا و عێراق کە دێتە سەر کێشەی کورد یەکدەنگ و یەکگرتوون، بەڵام لە بەرامبەردا لایەنی کوردی تا چەند یەکدەنگ و یەکگرتوون؟ کێشەی سەرەکیەکەی کورد ئەوەیە دوای ساڵی 2023 کە ئەمریکا بە کردەوە هاتە ناوچەکەەوە عێراقی سژێر کۆنتۆلی خۆی هەوڵێکی زۆری داکە تەنانە لە باشووری کوردستاندا هێزە کوردیەکان یەک بگرن، یانە یەک هێزی پێشمەرگیان هەبێ، هێزێکی سیاسی هاوبەشیان هەبێ، ئیدارەی هاوبەشیان هەبێ و لەو ڕوانگەیشەوە چاوەڕوان دەکات کە کوردەکان یەک بگرن. ساڵی 2013 هەوڵێک درا کە کنگرەی نەتەوەی کوردستان لە هەولێر دابمەردێ، بەڵام بە دەزوەردانی تورکیا و لایەنەکانی دیکە بەداخەوە پێک نەهات. بۆیە ئەوەندەی داگیرکەرانی کوردستان بە یەکەوە هاوپەیوەندیان هەیە و هاوکاری دەکەن لەسەر مەسەلەی کوردەکان بۆ خۆیان ئەوەندە لە یەک نزیک نەبوونەتەوە، هەستیان بۆ پێویستیەش تا ئێستا نەکردووە یان کردویانە، بەڵام لە بەر بەرژەوەندی تایبەتی هێندێک لایەن خۆی لێ دەبوێرن. ئایا کێشەی کورد لە ئێراندا لە ڕێگای چەکەوە چارەسەر دەکرێت؟ کێشەی کورد لە هیچ بەشێکی کوردستاندا لە ڕێگەی چەک چارەسەر ناکرێت، چون کەتەی بە ساڵانە چەک بەکار هاتووە بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە. ئەو کێشەیەکی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، جۆگرافیاییە کە پێویستی بەوە هەیە لە ڕێگەی دیالۆگ و لێکتێگەیشتنەوە چارەسەر بکرێەوە. دەبێتە هۆکاری ئەوەی کە گەشەی کۆمەلگا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە هەموو ئەو وڵاتانەی کە کوردستانیان داگیر کردووە باشتر ببێ و پێشکەوتن بێتە ئاراوە. ئەو شەڕە لە درێژەی ئەو 56 ساڵی ڕابردوودا بێجگەل لە زەرەر بۆ گەلانی ناوچەکە هیچ قازانجێکی دیکەی نەبووە. بۆیە گەلی کوردیش پێداگیری لەسەر شەڕ ناکات. لە ڕاستیدا کوردەکان هەموو هاوڕان کە دەبێت بە دیالۆگ چارەسەر بکرێت. ڕۆژەمەنووس و پێشمەرگەی دیرین هیوا گوڵ محەممەدی، زۆر سپاس. لە ئەفغانستانی ئەفغانیên هەژار yên ku di komgeheke leşkeriya bi cêhiştî de li parêzgeha Qendeharê dijîn, dibêjin ew şaşmane çi bikin piştî Talîbanê fermandaye wan ji malên wan derxe. Li aliyekî din sêjinên Efxaniyên Brîtanî li pêş Parlemana Brîtanya tevlî gereveke birçîbûnê bûne li dijî danûstandina Talîbanê bi jinan re. Rûniştvanên vê komgeha leşkerî li dijî biryara Talîbanê ya valakirina wê derketin û gotwan ti cihên din nînin ku berê xwe pêdin û bi salana wan pere bin masê re dane serbazên Efxanî ji bo vî erdî. Wan got Talîban hat û gelek neçar kirin komgehê bicî bihêrin û cihê wanê niha nediyar e. Rabîa jinebiyeke Efxanî ye ku dibêje ew di du odeyên axînên komgehê de li gel 5 zarokên xwe dijî. Ev bû 20 bû 25 sal ez li vir dijîm. Hevjînê min şehîd bû û ez niha li gel zarokên xwe dijîm. Ji min ragotin ew ê derî û pencer û malên me helweşînin û divê em ji vir biçin. Em ê bi ku da biçin? Me ti cihên din nînin. Bila tenê bihêlin em li vir bijîn. Talîbanê fermandaye 10,500 malbatên komgehê ku mal û hemî tiştên xwe bicî bihêlin da ku çekdarên Talîbanê cihê wan bigirin. Xatîra ew jî rûniştvaneka deverê ye ku cihek ji bo malbata xwe ava kiriye. Ew dibêje îmkan nîne ew ji malên xwe derkevin. Gelek karmendin bereyên hikûmetê li vir hebûn lê ew çûn piştî ku Talîban hate serdesthilatê. Me ev mal bi zor û zehmetî ava kir. Hin caran me xwarin nebû lê me kar kir ji bo avakirina vê malê. û niha dixwazin em ji vî cihê biçûk derkevin, çima? Komgeh di sala 2001 de hatibû bicêhiştin piştî derbasbûna Amerîka ji bo rûxandina Talîbanê. Dema serbazên Efxaniyên ku li wir diman çûn bingehên firokxaneya Qendeharê. Berpirsê medyayî Talîbanê li Qendehar got malbatên Efxanî dikarin li komgehê bijîn heta ku serkirdayetiya grûpê pêdaçûnê di vê mijarê de dike. Lê wî got qedexeyek ku rûniştvan xwepêşandanan bikin û xwepêşandanên wan neyasayî ne.
واندکاری بو چند ریسیپی شانده بانا نویسگاه حاکم جبو چاره سرکرنا پرزگریکی لیوان ریا نه یاسایی هلبجارتو درکتن خو پیشاندانان دیساجی همی ریسیپین میرگهن اسلامی و حاکم بریار داگو بهلن او لور بجین حتی گو بریار کفرمی تیراگهاندن جده مهاتن اثر دستلاته و طالبان بندن تون دانین اثر خلکی افغانستانی دنافدجی جنو روجناموان لبریتانیا سه جنین افغانی ین بریتانی گرفه که برچیبونه نزیکی پارلمانی لدار خستنه لدجی دانستاندن طالبان بجنان راو بن پیکرن مافین مروفان لافغانستانی آرمانجا گرفه ما برچیبونه اوه که ام دنگ جنن بدنگ ین ولات ما بگهینن جیهانه و حکومت بریتانی او دخوازن جواکا نفنتوی فشاری بده سر طالبان دا پیگر به سوزن خوین درباره رزگرتنا لمافین مروفان دموان کابل کنترول کر. هر کسی لسر دستهلات دوی خدمتا خلکی بکه کم کجیان راوستینه ظلمان جنه راوستینه و بیدن کرن روزنامه‌وان ما راوستینه ریخستنا هیومن رایتس واچ طالبان تاونبار کر به کشتنا لدروی پیوان دادوری ده وان مهین بوریده لی طالبان وان تاونباریان ردکه. هەڵماتەکانی هەڵبژاردن بوو پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان دەستی پێکرد بەڵام خەڵک بەو شێوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی پێشوو ئەوەندە خۆشحاڵ نین. خەڵکی سەرشقام لە دووهۆک دەڵێن بەڕوایان بە پارتەڕامیارەکان نەماوە و بە هەمان شێوەی هەڵبژاردنەکانی پێشووتر دەنگ نادەن. بانگەشەیە هەڵبژاردنان دە ئەف ساڵەدا لە دووهۆکەی بێدەنگی بخۆڤەگرتیە. هەر ساڵ دە هەڵبژاردنên دەربەزبوویدا جاده و کولانên دووکê di pirbûn ji wênên kandîda û duruşm û alayên layenên beşdarî helbijartinan. Li duhokê da bizanîn dîd û bûçûnê xelkî li ser lawaziya bangeşeya helbijartinan. شێوازێکی دی پیچێکی کارتیکردن یا خەلکێکی کردی شێوازی هەلبژارتنە خویە بەدل بوو یا بۆیە بازنە gelek خەلکی هەیڤێ گاوێ بابەتی درست هێشتا وەکینا بشت هەزم نەکردێ نەوەرگرتیە وەختی تو بابەتی ژی نەوەرگری gelek خەلکێکی هەی vêgavê pisyarawê çendê ket erê dî kîve dengê xwe de kîve bide dirust e erê hêşta navbera du kivana jî davê tu şîjbîr nekin ku ser esasê eşîretgeriyê berbijartê nedanan bû nimûne dengê gelek berbijarayê çûne bazineyekî dîda xelkê kes û karê tu yê pisyarêtiyen erê em dişên wêrê dengî deyn yan ne بانگەشەی هەڵبژاردن ئەم ساڵەکە سستی بەخۆیەوە دیارە چونکی بەڕاستی وعی سیاسی لە نێو کۆمەلگادا یەکێک لە هۆکارەکان ئەوی وعی سیاسی نێو کۆمەلگادا بەو ئاستە نییە خەڵک یاخی بووە یاخود بڵێن باوەڕی نەماوە بەدەسەڵات بە جۆرێکدا کە گەر بەراورد بکەن لە ساڵەکانی پێشوودا ڕێژەی هەڵبژاردن ساڵ بۆ ساڵ بەرەو کەمبوونە ئەم ساڵش طبعاً بەپێی تەوقعات کەمتر ئەبێت دهوا بانگەشەیە هەلبژاردناندا کاندید و لایەنێن بەشدار gelek سوزا ددەن هاوڵاتیان داک و دەنگێوان بە دەستخۆڤە بینن لێ پێشتی دچنە پەرلەمانی ئەو سوز ناهێنە بەجهکردن ئەvە گوتنا هاوڵاتیانە بۆچی خەلکی بۆری نەمایە یعنی ئەبخۆ gelek بێژن مەسەلا ئەم دوهۆکەین ئەم دوهۆکەینەها وەختێ چنە دەرکەبن و چنە منسەبێت بلندە هۆش شعبینینە هۆش پرۆژۆنینە هۆش یۆ بۆش ئەوە بۆ خەلکی خۆ چ بکەن چ نەکەن ئەوێ نۆکەن ینی پارێزگەها دوهۆک بوو سێ بازنان هاتیە پارڤەکردن بازنێ یەک دوهۆک ئامێدی بازنێ دو سێمێل زاخو بازنێ سێ ئاکرێ بەردەڕەش شێخان وە بوو پارێزگەها دوهۆکێ تنێ یازدە کورسینە ئەدگەل کۆتایە کریستیانان سەلام باڵایی دەنگی ئەمریکا دوهۆک دربدرین کمپا واشوکانی یا حسکه لباکور رجلات سوریه ده روشک خراب ده دجین دورا 10300 مالبات 10000 کند دجین 400 مالبات به علاوه گرم کردن و ریوبریا کامپه دبیجه آلیکاری نهایی ترا پیوستین دربدرین کامپه ناگن پامنیر مال قامشلو آگاهیم بهتر هنه لکامپ آوا شوکانی دربدرین سریکانی در روشک خراب ده به ورزی چلروتین لکامپ آوا شوکانی گودکور سر یاد نافبرا حسکی و تلتمری ده زیدی 14713 دربدرین سریکانی لی هاتنه بجیه کرن. لکامپ آوا شوکانی نزیکی 2300 مالبات و 10000 کن هنه 400 مالبات جوان
ji pêdiviyên germkirinê heyanaha bêparmane. حاضرکردنی زفتانی سفنج لازمن بطانی لازمن نوچیوان خیمانش مر بغیرینی مانه آفته کوی بنکونی مده اشبرولو يعني ام دعو دكن هين حياة أنا منظمات شتك نانيني بس أما تدي إدارة ذاتية اشمرقو ولا قو أمي بينن بس هين واجهين حياة يعني شتك نانين د انجامانا ناسکرنا کامپê ji aliyê netewên yekbûyî ve hetaniha bandorê li ser kêmbûna pêdiviyên bingehîn dike. Got pir malbat heyaniha bêkon mane an her du malbat di yek konî de ne. ana zistan hat. Bê ezbat payîzê va zistan hat. Bê me ne cî ne war. Mezbût war. Bê zanî. Sibê kamê çi xwediyê serê xwe kin em zindirê van çadir bê zanî. Va bû di sarî wan giştî hevket. زستان هذا شكاوى زستاني ما زستاني كاتشيا أبندر قربان دربه تشكل بأنفقين لا حول ولا قوة بيزاني كثير ما بنرتني بيزاني أبنانا أبي شكاني قدن ما بيزاني معوناتي قدن ما بقوي ترامي دروجانا Rêveberiya Kampawa Şûkanî ji dengê Amerîka re dibêje vê zivistanê di rewşeke pir xerab de wê derbinderên serêkaniyê derbas bibin ji ber heyaniha turêxistinên mirovî berpirsiya amadekarina pêdiviyên zivistanê negirtiye serxwe. 3009 malbat di bir de jiyan dikin ama konê hatî dayîn 1984 konin yê dinê jî mudîfin li ser konan. Ji bo rewşa zivistanê heya ana tim munazame xwe nedayî tiber tiştekî de nexwe dayê mesî bo cilê zaroka teyî zivistanê nexwe dayî ber mazotê nexwe dayî ber soba rewşa zivistanê pir xerab ew ê heya got munazeme got xwe nedin ber wê rewşek pir xerab ser me dwere. Piştî êrişa Tirkiyeyê li ser bajarê Serêkaniyê di Oktobera sala 2019 de ev zivistana sêyemîn e got dê li ser derbiderên Serêkaniyê derbas bibe û careke din derbiderên Serêkaniyê li kampa Waşûkanî wê di nava zehmetiyên sermê de werin. Li bajarê Hesekê du kampên taybet bi derbiderên Serêkaniyê hene. Her du kamp jî ji aliyê netewên yekbûyî ve nayên maskirin. Her wisa rêxistinên mirovî yê navneteweyî û xwecehî pir kêmin di kampê de. Li aliyekî din rêveberiya xweser dibêje got karîna wan sînordar e. Di encam de bi hezara derbiderên Serêkaniyê di rewşeke pir xerab de jiyan dikin. Zana Umer dengê Amerîka, Kampa Waşûkanî. Bi pê raportê salê 2021 Encûmenê Amarî Tirkiye, helawsan li Tirkiye 19.24% firêtir bûye, her çend desaladaran dilên kirêdest çûte serەwە, belam xelk hestî pê nakin. Desteya Statîstîka Tirkiye TÜİKê enflasyona sala 2021 diyar kir. Li gorî vî enflasyona Tirkiye di warê salane da sedan 19.24 bilind bûye. Bestimeha tebaxê da jî ev rêje sedan 1.12 zêde bûye. Di sûk û bazarên Enqerê da jî him kiryar û him jî firoşvan vê yekê di ser jiyana xwe da hîs dikin. Destilatî herçiqas bêje ku di mûçeyên kêmtirîn da 16 qat zêdebûnî hatiye çêkirin jî lê mêzexer û malnişîn vê yekê di jiyana xwe da hîs nakin. Zeliha Aksos bi xwe malnişînê gava ew behsa aboriyê dike dibêje her tişt lewtiye. Ez nikarim tiştekî bêjim. Ez xaneşînim. Dikarim bêjim ku hemû tişt lewtiye. Biha firiyane. Jiyan giran bûye. Ekramiyên malnişîna bi 1 lîre didome. Ti kes ji jiyana xwe ne dilxweş e. Li gorî statîstîkên dawî li Tirkiye bi tevahî de enflasyona xurekan da sedan 29 zêdebûniyek çêbiye. Ev yek jî kirin û firotinê da daketinekê çêdike. Yên ku dikirin jî pirê wan qarta krêdiyê bikartînin. Meyvefiroş Zafer Bektaşî vê yekê pesend dike. Aldıkları maaş gava li müşteriyan temaşa dikim pirê wan bi karta kredî de tiştan dikirin. Ev yek jî diyar dike ku rewşa wan baş nîne. Lê hin kes hene ku rewşa wan baş e. Ji bo wan kêşe nîne. Bi tevahî rewş xirab e. Li Tirkiye bihayên tiştan jî ji heddên xwe zêde bûne. Aborîna sedema van zêdebûnê bi bilindbûna dolar û siyasetên xelet vagirê didin. Aborînas dadin xuyakirin ku heta dolar danekeve û siyaset neyê rastkirin dê ev giranbûna tiştan jî wê bidome. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere.
چار امریکی دیروک د نویسینن د یکم گشتا والهی ازمانی ده که تیم وی همی سیویلینو ده لدورا عرده بگرن ده ارککی ده که گاوا هری مزنه ده گشتیاری والهی ازمین ده. ئەمریکایی کارێکی مێژوویان لە گەشتی ئاسمانیدا تۆمار کرد و وەک چوار کەسی مەدەنی بۆ یەکەم جار دەستیان داوەتە گەشتێک بە دەوری زەویدا و ئەمەش خاڵێکی نوێ وەرچەرخانە لە گەشتیاری بۆ واڵای ئاسماندا. جەرێد ئایزاکمن ملیاردەری تەمەن 38 ساڵ، هەیڵی ئارسێنۆی تەمەن 29 ساڵ و یاریدەری پزیشک، کریس سەمبرۆسکی تەمەن 42 ساڵ و ئەندازیاری کۆمپیوتر، شان پراکتەر تەمەن 51 ساڵ و مامۆستا. ئەمانە ئەو چوار کەسن کە شەوی چوارشەمە لە سنتەری واڵای ئاسمانغی کەنەدی لە فلۆریدا لە ڕێگای کەشتی ئاسمانغی کرۆدراگەن کە لەلایەن کۆمپانیای سپیس ئیکسەوە دروستکراوە دەستیان کرد بە گەشتە سێ ڕۆژەیەکەیان. کۆمپانیای سپیس ئیکس کۆمپانیایەکی کەرتی تایبەتە و دەستی کردووە بەناردنی ئاسمانگەڕەکان بۆ ویسگەی واڵایی نێودەوڵەتی. کەشتی ئاسمانغی دراگەن بە تەواوی ئۆتۆماتیکە و لە بەرزایی 585 کیلومتری سەرەوەی زەویەوە دەسوڕێتەوە، واتە لە سەرەوەی شوێنی ئیستای ویسگەی واڵای نێودەوڵەتی و هەروەها لە سەرەوەی تەلەسکۆپی واڵای ئاسمانغی هەبڵ. ئەرکەکە لە ژێر ناوی ئینسپیرەیشن 4 لەلایەن ئایزاکمن کە ملیاردەرێکی بواری تەکنۆلۆژیا و دامەزرێنەری کۆمپانیایەکی پارەدانە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. دەوترێ ئەو بۆ ئەم گەشتە چەند ملیۆن دلاری بە کۆمپانیای سپیس ئیکس داوە و وا بڕیاریشە داهاتی گەشتەکە بدرێتە سنتەرێکی لێکۆڵینەوە و دەرمانی منداڵان. هەیڵی ئارسێنۆ گەنجترین ئەمریکاییە کە ڕۆیشتوەتە واڵای ئاسمان و هەروەها یەکەم کەسیشە کە لەگەڵ ئەوەدا پلاتین لە قاچیدایە گەشتێکی لەم شێوەی کردووە. فڕینەکەی ئایزاکمن زۆر بەرزتر و گرنگترە لە فڕینەکەی 2 ملیاردری دیکە، واتە ڕیچارد برانسۆن و جێف بێزۆس، کە هەر یەکەیان لە سەرەتای ئەم ساڵدا لە ڕێگای کەشتی ئاسمانغی خۆیانەوە و بە دارایی خۆیان گەشتێکی کورتیان کرد بۆ سنووری واڵای ئاسمان. وا بڕیارە دەستەی گەشتی ئینسپیرەیشن 4 ڕۆژی شەمە بگەڕێنەوە بۆ سەرزەوی و کرۆدراگەن لە ئۆقیانوسی ئەتلەز لە کەناری فلۆریدا بنیشێتەوە. بینەرن هێژێ بە vê raportê em digihên dawiya Kurd Connection'a îro ta Kurd Connection'a roja sêşemê سلاوین هفکارین من بریوان یوسفی و خالد فتاح لکنترل و لور الاستودیو هفکاری من جانی دیلان و من صالح دمی جرجبو و هر شاد و بختور بن. بمینه خوش.